کۆمەڵگای ئێران لە ژێرباری ئازاری کۆمەڵایەتی قوڵ و بەریندا. ئیسنا لە هەواڵنێریەکانی کۆماری ئیسلامی و توێژێکی بووە لەگەڵ ڕوزبێ کەردوونی، سەرۆکی ناوەندی باڵای لێکۆڵینەوەی تامینی ئیجتیماعی، گۆشەیەک لەو زانیاریانەی کە ئەم بەرپرسە دەوڵەتیە لەو توێژ لەگەڵ ئەم هەواڵنێریە باسی دەکات، پانتایی ئەو کارە ساتانە دەردەخات کە لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بەسەر خەڵک دێت. ناوبراو دەڵێ بەپێی لێکۆڵینەوەکانی ناوەندی باڵای لێکۆڵینەوەی تامینی ئیجتیماعی بە شێوەی مامناوەند لە ساڵی ڕابردوودا 36% لە جەمعیەتی گشت ئێران کەوتونەتە ژێر هێڵی هەژاری تۆخەوە. ئەوەش لە حاڵێکدایە کە جەمعیەتی ژێر هێڵی هەژاری تۆخ لە ساڵی 1396دا 15.5% بووە. بەوتەی ئەم بەرپرسە جەمعیەتی ژێر هێڵی هەژاری تۆخ لە ناوچە شارنشینەکان 31.8% و لە ناوچە گوندنشینەکان گەیشتۆتە 54%. ناوبراو هەروەها ئاماژەی بە ئاماری چوونەسەرەوەی 77% توندوتیژی ناوماڵ لە شارە گەورەکانی ئێران لە دەستپێکی بڵاوبوونەوەی ڤیرۆسی کۆڕۆنا کردووە و وتوێتی کە بەپێی ڕاگەاندنی پزیشکی قانونی لەگەڵ چوونەسەرەوەی 35% ئاماری خۆکوژی لە چاو ساڵی ڕابردوو بەڕەوڕووین. کەردوونی ئاماژەی بە چوونەسەرەوەی 4% ئاماری تەلاق لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا کردووە. ناوبراو هەروەها چوونەسەرەوەی ناکۆکی و سێبەرابەربوونی کێشەی نێوان ژن و شووەکان و زۆربوونی پەروەندەکانی ئیختلاسی لە ئێران بە باقی ئازارە کۆمەڵایەتیەکانی دیکە پێناسە کردووە کە بەردەوام لە پاش بڵاوبوونەوەی کۆڕۆناوە ڕوولا زیاد بوونن. ئەوەی کە کۆماری ئیسلامی نەیتوانیوە دواهاتە ئابوووریەکانی بڵاوبوونەوەی ڤیرۆسی کۆڕۆنا کەم بکاتەوە چەند هۆکاری دیاریکراوی هەیە. یەکەم، هەزینەی بەرینی هێزە نظامی و ئەمنیەکان کە بەشێکی زۆر لە سەروەتی ئەم وڵاتیان بۆ تەرخان دەکرێت، و لە پەنایشیەوە هەزینەی هێزی نیابەتی لە لوبنان، عێراق، یەمەن و سووریا. دووهەم، ماجەراجوویی نظامی لە بواری پرۆژەی پڕهەزینەی ئەتۆمی و دەستێوەردانی ناوچەیی کە داسەپاندنی گەماڕۆی ئابووری لەلایەن ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا لێکەوتۆتەوە. سێهەم، گەندەڵی جێکەوتووی ناودەستگاکانی دەوڵەت کە سەر تاپای داگرتون و بەردەوام پەرەدەستێنێت. لە بواری قەیرانی کۆمەڵایەتی لە ئێران، دکتۆر سێراجزادە مامۆستای کۆمەڵناس ئەم قەیرانە بۆ بۆشاییە واقعیەکانی ناو کۆمەڵ دەگەڕێنێتەوە و بە کورتی ئەم بۆشاییانە بەم جۆرە دەستەبەندی دەکات. یەکەم، بۆشایی چینایەتی. ئەمڕۆ ئەوە چینە بێبەشەکانن کە ڕەوتی سیاسی کۆمەڵ پێک دێنن و خواستەکانیان لەگەڵ خواستی چینی مامناوەند و سەرەوە ناکۆکە. ئەم بۆشاییە یەکجار بەرینە و بانتر لە ئازارێکی کۆمەڵایەتیە. دووهەم، بۆشایی جنسیەتی. ئەمڕۆ ژنان بە خێرایی لە مافی زەوتکرا و لە هەڵاواردنی بەرینی نێوان ئەوان و پیاوان ئاگادار دەبنەوە و ئەم واقعیەتە ژنان بەرەو کێبەڕکێ لەگەڵ پیاوان دەبات. ژنان بە شێوەی ئاشکرا و شاراوە هەوڵ دەدەن مافەکانیان لە بەراورد لەگەڵ پیاواندا بسەپێنن. سێهەم، بۆشایی نەتەوەیی. ئێران یەکێک لەو وڵاتە چەند نەتەوەییەکانە کە هەر کام لەم نەتەوانە لەگەڵ وڵاتانی دەوروبەریان گەلێک خاڵی هاوبەشیان هەیە. لە هەمان حاڵیشدا بە بەراورد لەگەڵ ناوەندی وڵات لە ناوچە بێبەشەکانی ئێرانن. نەبوونی سیاسەتی چەند کولتوری لە ناو کۆمەڵگادا قەیرانەکانی ئەم بوارە تونتر دەکاتەوە. بۆشایی نێوان نەسڵەکان ئەمڕۆ لاوان تەوەری جددی کۆمەڵگاکەمانن و ئەگەر بەوردی بڕوانین دەبینین کە سەرەڕای قەبارەیەکی یەکجار بەرین کە بەهۆی زۆربوونی خێرای جەمعیەت هەیەە لە بواری پێگەوە لەگەڵ توێژە بە تەمەن و بە ساڵاتچووەکان یەکجار لێک دوورن. ئەم گروپە هەم سەربەخۆییان کەمترە و هەم پێگەی ئابووری و کۆمەڵایەتیان نزمترە و هەم لە بواری دەربڕینی خواستەکانیانەوە تووشی کێشە بوون.
لاوان هەمیشە پێشەنگی ئاڵوگۆڕ بوون و هەر بۆیە بە خێرایی بەرەو گۆڕان دەچن، بەڵام تۆیژی بە تەمەن و مامناوەند کەمتر بە دوای ئاڵوگۆڕەوەیە. ئەگەر کۆمەڵ لە ئیختیار لاواندا بووایە، بێگومان بە پێی نیازەکان و ئاستی فکری ئەوان ئاڵوگۆڕی بەسەردا دەهات. بەڵام لەو جێگەیەوە کە ئەمڕۆ بەڕێوەبەری کۆمەڵ هەم لە ئاستی سیاسی باڵا و هەم لە ئاستی خوارەوە و هەم لە بنەماڵەدا لە ئیختیار گروپە بە تەمەن و بە ساڵات چووەکاندایە، گروپی لاوان کەمتر کاریگەرن و ئەم بابەتەش جۆرێک لە دڵساردی نامۆبوونی سیاسی و کۆمەڵایەتی و ناتەبابوون لەگەڵ گروپە بە تەمەن و بە ساڵات چووەکانی لێکەوتۆتەوە. ئەم بۆشاییە کۆمەڵایەتیانە وەک گۆسەلی بوومەلەرزەوان کە هەموو ساتێک ئەگەری تەقینەوەیان لە ئارادایە. هەژاری و بێکاری بەرین لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی و پەرەسەندنی ئازارە کۆمەڵایەتیەکان بۆتە قەیرانێکی جددی و بەرین. قوڵبوونەوە و پەرەسەندنی بۆشایی چینایەتی، جنسیەتی، تەمەنی، نەتەوەیی، مەسحەبی، کلتوری و جۆغرافیایی لەلایەکەوە خۆی لە توانای خەباتکارانەی بەرین بۆ تێکۆشان و ناڕزایەتی و ڕاپەڕین و شۆڕش نیشان دەدات و لەلایەکی دیکەشەوە سەرهەڵدانیان بە شێوەی ئازارە کۆمەڵایەتیەکانی وەک ئیختلاس و گەندەڵی و دزی و تند و تیژی و ئێعتیاد و تەلاق و قەتڵ و خۆکوژی، خەمۆکی، منداڵ ئازاری و ئاژەڵ ئازاری و هیتر دەبینەوە. حکوومەتی ئیسلامی کە بە ئیدعای ئەخلاقیاتی بەرزی ئیسلامی هاتە سەرکار، لە ماوەی پتر لە 14 دەسەڵاتیدا وەها زەربەیەکی لە کۆمەڵ و خەڵک داوە کە ئێران لە ئاستێکی ناوچەکە و زۆر یەک لە وڵاتانی جیهان خاوەن زۆرترین و گەورەترین ئازارە کۆمەڵایەتیەکانە. بوونی پتر لە 10 ملیۆن سکاڵا لە نۆرەی دادگاکانی حکوومەت، 5 ملیۆن معتاد، 40 ملیۆن کەس پراوێزنشین، کۆچکردنی 4 ملیۆن کەس بۆ شوێنە جۆرا و جۆرەکانی جیهان، پتر لە 100,000 بەندکراوی ئاسایی و ژمارەیەکی یەکجار زۆری بەندکراوی سیاسی کە ئامارێکی ورد لیان لەبەردەستانیە، تەلاقی ڕوو لە زیادبوون تەنیا چەند نمونەی ئەم ئازارە کۆمەڵایەتیانن کە ڕژیمی ئیسلامی بەسەر خەڵکی ئێرانیدا سەپاندووە.